چار گنجین کرد و به بایسکلین خو جیروان دزه باشوری کردستانی بریکتن و پشتی 11 روزان گهشتن استانبول. جه کردستان و جه عراقی یکم جار او چار گنجین که به بایسکل آخه گشته که به درجه های 2100 کیلومتر و ناو دولتی پیکانی. ئەوەی پێشبینیمان کردی وەکە گروپات کەس نهاتووە ئێمە یەکەم گروپین ئەو چالاکیمان ئەنجامداوە بۆیەش ویسمان بە گروپ ئەنجامی دەین چونکە نەکراوە ئەو ڕیکۆردە بشتێنین وەکە گروپێک داخلی ئەو چالاکیە ببین لەوێوە بینەوە ئەستەمبول و بگەڕێنەوەش بە پاسکل ئینشاءالله. ئێمە ئامانزمان ئەوێ بگەێنین کە گروپ پاسکل سوار ڕواندزکە تەنها توانای ئەوەی نەبرێن لە ناو کوردستان شارەکانی کوردستان ببڕێ بەڵێ توانی بەشی ئەوروپاش ببڕێ. مەسیجی من ئەوێ بۆ خەڵکی کوردستان با پاسکل سواری بکەین بە دابوونەریت و بۆ کەشەوایەش پاک و خاوێن و ئەمامانەوەی زیاتر بە کەلتورکردنی پایسکلە بە کوردستاندا زیاتر ئاشناکردنی خەڵکە بە پایسکل سواری بۆ ئەوەی کە زیاتر خەڵک لەگەڵ پایسکل ئاشنا بێتن بۆ ئەوەیکی هەموو کاتێک بۆ هەموو شوێنێک سیارە بەکار نهێنێ بۆ نمونەیە بچێت بۆ بەیانیان نەچێت بۆ فڕنی یان نەچێت بۆ شوێنێک کە ئەوەندە دوور نە پێویست ناکە بە سیارە بڕوا بۆ ژینگە پیسکاتن ئەتوانێت بە پایسکل بڕوا. به شو روش پدالین بایسکلی چرخاندن گلک جاران جبو رازانه لدر و کون خواه ودان و رویتی خواه به قضا به بلا حتی استانبول قداندن. ڕێکە بەگشتی خۆش بوو ینی هەروازون شێوی هەبوو ڕاستایی هەبوو باش و عیبی نەبوو ڕێکە کێشەی نەبووەندە بەس تۆزێک ڕەشەبا بۆ کێشە بۆ ئێمە بە شەویشمان ئاژۆشتێ بەێ بۆ ئەوەی زووتر بگەینە جێ بە شەویشمان ئاژۆشتێ تا حدێک بە شەویش ئاژۆشتمان ینی ئەمانەوەی ئەگەر لانی پەیوەندیدار یان کەسێک لە ڕووی ماددە و یارمەتیمان بدا ئەتوانین بە زووترین کات گەڕێنەوە کوردستان بە پایسکل بەڵام ئەگەر بتوان گەنجێن کورد کۆ دەخوازن ji بۆ پاراستنا ژینگە هێزێدەتر بایسکل بێ بەکارانین ji ستانبولê bi baysiklê dê birêkevin û vegerin welatê xwe. Ercan da Kurdistan 24 ستانبول.